بابەتی سزادان بە هیچ جۆرێک لە ئارادا نەبووە و ئەوەی کە گرنگە بۆ ئێمە جێگە و پێگەی و شکۆی مامۆستا پارێزراوە. حاڵەتێک ڕووی داوە 1,800,000 قوتابی لە کەرتی حکومی هەیە و 165,000 قوتابی لە کەرتی تایبەت هەیە، نزیک بە 2 ملیۆن قوتابی و مامۆستا زیاتریشێکە حسابی بکە هەیە لە بۆیە لێرە لەوێ هەندی حاڵەت ڕووەدا کە بێتە جێگەی تەفسیری جیاواز. بەڵام بەنیسبەت ئێمە پێگەی مامۆستا هەم پارێزراوە و هەم ئەو منداڵەش نە سزادراوە نە کەسیش نێتی سزادانی هەبووە بۆ خۆشی گوڵی پێشکەشی بەڕێوەبەرەکەی و مامۆستاکەی کردووە و نە مامۆستاکەی هیچ گرفتێکی ماوە ئیدارەی قوتابخانەکە و بە هەمان شێوە نە قوتابیەکەش وەزارەتی پەروەردە هەرچی بووە کە چۆن پارێزگاری لە مامۆستایان بکە ئاوا پارێزگاری لەو قوتابیە و لە هاوشێوەکانی کە ئیشی وەزارەتی پەروەردە سزادان نییە، ئیشی وەزارەتی پەروەردە ڕێنوێنی و ئامۆژگاریە. ئەگەر شتێک تەفسیری جیاوازیشی لەسەر بێ بە ڕێکاری پەروەردەی بە ڕێنوێنی بە ئیسلاح چارەسەر دەکرێت ئەگەر تەفسیری جیاوازیش لەسەر بۆیە بە هیچ جۆرێک ئەو بابەتە سزادانی تێدا نەبووە، پشتگیری مامۆستایانمانەکەین.